تونێلی مانش یان تونێلی ئینگلیس. تونێلێکی 50 کیلۆمەتری لە قوڵایی نۆکەندی مانشە کە بەندەری پادوکالەی فەڕەنسا بە شاری فۆکستۆنی بەریتانیا دەبەستێتەوە و بە یەکێک لە قەرەباڵغترین ڕێڕەوە ئاویەکانی جیهان هەژمار دەکرێت. تایبەتمەندیەکانی ئەم نۆکەندە بریتین لە یەکێکە لە دیزاینە ئەندازیاریە سەرسوڕهێنەرەکانی جیهان. ئەم نۆکەندە بۆ بەستنەوەی دوورگەی بەریتانیا بە فەڕەنسا دروست کرا. درێژیەکەی زیاتر لە 50 کیلۆمەتر دەبێت. ئەم تونێلە لە ساڵی 1994 لەلایەن فرانسوا میتەران و مەلیکە ئەلیزابێس بە فەرمی کرایەوە. کاتی تێپەڕبوونی شەمەندەفەر لەم نۆکەندە نزیکەی 25 خولەک دەخایەنێت و بەم شێوەیە کاتی گەشتکردن لە فەڕەنسا بۆ بەریتانیا و بە پێچەوانەش نزیکەی 3 کاتژمێر کەم دەبێتەوە. ئەم پرۆژەیە لە دوو هێڵی شەمەندەفەر و تونێلێکی تر بۆ هاتوچۆی ئۆتۆمبیل پێک هاتووە. هەردوو تونێلەکە لە قوڵایی 40 مەتر لە ژێر بنی دەریا واتە 100 مەتر خوار ئاستی ڕووی دەریا دروست کراوە تا گرفت بۆ هاتوچۆی کەشتیەکان دروست نەکات. تونێلی مانش بە درێژترین تونێلی ژێر ئاوی جیهاندا دەنرێت و تیرەی هەر یەکێک لە تونێلەکان 7.6 مەتر دەبێت. دروستکردنی ئەم تونێلە زیاتر لە 6 ساڵی خایاندووە و کۆی تێچووەکەی نزیکەی 8 ملیار دۆلار بووە کە لە کاتی خۆیدا بە گەورەترین پرۆژەی ئەندازیاری لە ڕووی خەرجیەوە دانراوە. ئەم پرۆژەیە بە هاوکاری هەردوو وڵاتی بەریتانیا و فەڕەنسا دروست کراوە کە هەر یەکیان لە وڵاتی خۆیانەوە دەستیان پێکردووە و لە خاڵێکی هاوبەشدا یەکیان گرتووە کە بەریتانیا زووتر گەیشتۆتە خاڵی دیاری کراو. یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوە بووە کە هەر لایەنێک بێ هیچ لادانێک ڕێڕەوەکە درێژە پێبدات تا لە یەک خاڵدا یەک بگرن. بۆ ئەم مەبەستەش سوود لە سیستەمە رادیۆیەکان و GPS وەرگیراوە. ئەم تونێلە بۆ تێپەڕینی شەمەندەفەر و بار هەڵگر و خەڵکی بەکاردێت. زیاتر لە 20 ملیۆن کەس لە ساڵێکدا بەم تونێلەدا تێدەپەڕن. بە شێوەیەک دیزاین کراوە کە بەرگەی حاڵەتە جیاوازەکانی کەشوهەوا و تۆفان بگرێت. ئەم تونێلە بە بەکارهێنانی نوێترین ئامێرە ئەندازیاریەکانی دروستکردنی تونێل دروست کراوە کە لە توانایاندا هەبووە ڕۆژانە نزیکەی 76 مەتر تونێل لێ بدەن. نۆکەندی مانش بە ڕەمزی پێشکەوتن و هاوکاری ئەوروپا دەناسرێت.